بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە ئەڵقەی 25 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپی زانا و بیرمەند. جەنابی مامۆستای زۆر بەخێربێی خۆشحاڵی. زۆر سپاس مامۆستا محەممەد، ئەمیش خۆشحاڵم بە دیداری خۆت و هاوکارانت. مامۆستا ژیان، تەوەری ئەمجارەمان پشت بەخوا بەستن و لەسەر پێی خۆوەستان وەک ئەوەی کە لە نێونیشانی نێوڕووکی بابەتەکە نووسیوەتە یەکێکە لەو ئاراستانەی کە بەرەو موسڵمانێتی ڕاست و ساغمان دەبات. جا بە سەرەتا بەوە دەست پێ بکەم ئەم بابەتە چۆن پێناسە دەکەین، چۆن کاری خۆمان بەخوا بسپێرین؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد بيشي دي كلا هو كاركاني أو كمروف ببيت مسلماني شراس وساخ بريتيلا پشت بخوا بستنو لسر پی خوستان دڵ بەخواوە پەیوەستبوون و دەست بە هۆکارانە و گرتن هەردووچی. بەنسبەت پشت بەخوا بەستن کە وشەکە التەوەکل على الله، وشەی تەوەکل وەکو ئەگە پێناسەی بکەین لەسەر کێشی تەفەعولە. تەوەکەلە واتە وەکیلی گرت، بریکاری گرت. التەوەکل على الله واتە بە کوردی دەڵێن پشت بەخوا بەستن یاخود خواکردن بە بریکاری خۆت بەکار پێشپێردراوی خۆت. جازانیان دەڵێن وشەی وەکیل لەسەر کێشی فەعیلە بەڵام بە معنای مەفعولە. وەکیل لەسەر کێشی فەعیلە بەڵام بە معنای مەفعولە، واتە کار پێشپێردراو مەوکول و ئیلەیهی. وەکو عەرەب دەڵێن غورفەة مضیئە لەسەر کێشی فەعیلەیە مفعیلەیە مضیئە بەڵام بە معنای ئەوەی کە ڕووناک کراوەتەوە نەک ڕووناک کەرەوە. التەوەکل على الله پشت بەخوا بەستن ئەوەیە کە ئەتۆ بەدڵ بەخواوە پەیوەستبی، کارەکانت بەخوای پەروەردگار بسپێری، بەو واتایە نا کە بۆ خۆت تەمبەڵ تەمبەڵ لێ دانیشی هەڵخزێی جا بڵێ وەڵا من شتەکەم عایدی خوای پەروەردگار کردووە. چونکە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم و برایانی دیکەی لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام وایان نەکردووە بۆ خۆیان هیچ نەکەن بڵێن وڵا پشتمان بەخوا بەستووە. بە تەماشای ئەم ڕستە قورئانی بکەین لە سوورەتی ئیبراهیمدا کە تاکە شوێنێکە خوا سبحانه وتعالى هەموو پێغەمبەران دێنێ عەلەیهیم الصەلاة وەسەلام پێکەوە وەکو بڵێ دیالۆگ و توێژێکیان پێساز دەکات لە نێوان ئەهلی کوفردا، سەرانی ئەهلی کوفر. خۆ دیارە هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لە هیچ کات و شوێنێدا پێکەوە نەبوونەوە، بەڵام ئەمە لەبەرەوە کە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام لە یەک سەرچاوەوە هەڵیان هێنجاوە کە وەحی خوای پەروەردگار و پەیامی خوایە و ئەهلی کوفریش وێک دەچن بۆیە خوا سبحانه وتعالى لەلایەکەوە پێغەمبەران دێنێ و لەلایەکی دیکەوە ئەهلی کوفر دێنێ. دەفەرمێ قالت رسلهم ئەفی الله شەک فاطر السماوات والأرض. پێغەمبەرەکانی ئەو گەلانە گوتیان ئایا لە خوادا سبحانه وتعالى بەدیهێنەر و پەیداکەری ئاسمانەکان و زەوی دوودڵی هەیە. جا دوایی لە درێژەی ئاەتەکاندا وقالت رسلهم ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المتوكلون. ئێمە هەرچەند ئێوە ئازارمان بدەن ئەی ئەهلی کوفر پشت بەخوا دەبەستین و با پشت بەستوانیش تەنیا پشت بەخوا ببەسن. لێرەدا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام دانەنیشتون بڵێن خوا عایدی تۆمان کرد، چوون دیالۆگیان کردووە و توێژیان کردووە و ئەهلی کوفر هەڕەشەیان لێ کردوون، گوتویان لەنوخرجەنەکم من ئەرضینا ئەو لەتەعودن فی میلەتینا، لە سەرزەمینی خۆمان و دەرتان دەنین یاخود دەبێ بگەڕنەوە بۆ سەر ئاین و ڕێبازەکەی ئێمە. ئەمجا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام گوتویانە هەرچەند عەزیەتمان دەن هەر خۆ ڕاگر دەبین، بەڵام با پشت بەستوان تەنیا پشت بەخوا ببەسن.
کەواتە پشت بەخوا بەستن وەکو زانایان دەڵێن کاری دڵ و دەروونە، کاری معنەوی و پەنهانە. بەڵام ئەوە قەرەبووی دەست بە هۆکارەوەگرتن ناکات. یعنی هەم پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم ئەگەر تەماشای سی ڕۆژیانی کەین، هەم هاوڵانی هەم خەلیفە ڕاشیدەکان بەتایبەت و پێشەوایانی ئیسلام و زانایان هەر کامیان بە ئەندازی ئەوە کە لە دین تێگەیشتووە وێڕای دڵ بەخواوە پەیوەست بوون دەستیشی بە هۆکارانەوە گرتووە. ئەوە واتای پشت بەخوا بەستنەکە دڵت بەخواوە پەیوەست بێ و دوای ئەوەی کە هەرچی هۆکاری بۆ دابین دەکرێت دابینی دەکەی دڵت بە هۆکارەکانەوە نەبێ بە واتای پێتوابێ ئەوان شتەکەت بۆ دەکەن، بەڵکو دڵت بە مسبب الئەسبابەوە بێ، سازێنەری هۆکارەکان کە خوایە سوبحانەهو وتەعالا. باش جەنابی مامۆستای، پشت بەخوا بەستن وەک باس کردو لە زۆر ئاەتاندا هاتوون، ئەوە دواتر بە وردەکاری باسی دەکەین. بەڵام لەسەر پێیخۆوەستان لێرەدا بەڵگەیەکت هێناوەتەوە، ئەویش ئاەتی کۆتایی سوورەتی ئەلفەتحە. طبعا ئەم بابەتت لە مەوسوعەی ئاکار و ڕەوشی ئیسلامی لە بەڕۆژناوی قورئان و سونەتیشدا باس کردووە، لەوێدا متمانە بەخۆبوون و لەسەر پێیخۆوەستان بەو شێوە هینایەت ئەفیقە بالنەفس والاعتماد على الذات. جا مەبەستم ئەوەیە ئێستا ئەو لەسەر پێیخۆوەستانە ئەو بەڵگەیم لە ڕوونکەیەوە لە کۆتایی سوورەتی ئەلفەتح. بەڵێ لەوێدا خوا سوبحانەهو وتەعالا سیاقەکە ئەوە دەست پێ دەکات ڕەوتی ئاەتە مبارەکەکەی کۆتایی سوورەتی فتح ئاەتی ژمارە 29 پێم وایە دەفەرمێ محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانه سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثل في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. أما هم آياتك يعني بيشي بيناسي بيغمبري خاتم دكات صلى الله عليه وسلم بوي كروانا كراوي خوايا محمد رسول الله إيدي محمد كروانا كراوي خوايا إخوانا هردويتي معناه ولا هموش تقدر يرو تواوا خوا کەسێ بە نوێنەری خۆی بنێرێ پەیامی خۆی پێدا بنێرێ لە هەموو شتێکدا تێر و تەواوە. والذین معه ئەوانەی کە لەگەڵیدان، ئەمن لە تەفسیری سوورەتی فاتحدا بە تەفسیل باسم کردووە، زۆر لە ڕوونکەروانی قورئان دەڵێن والذین معه بەس پێ هاوڵانە بە پیا و ئافرەتەوە، بەڵام چەمچی والذین معه فراوانتر لە هاوڵان. بۆ خۆ خوا دەیتوانی بفەرمی وەصەحابەته ئەو کاتە پیا و ئافرەتی دەگرتنەوە، بەڵام دەفەرمی والذین معه ئەوانەی کە لەگەڵیدان. ئەم وشەی بۆ بەکارهێناوە خوا سوبحانەهو وتەعالا بۆ ئەوەی کە هەموو ئەوانەی بە درێژایی زەمان بە پانایی زەمین لە خزمەت پێغەمبەردا دەبن عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ بەرنامە ڕێبازەکەی دەبن هەمان بگرێتەوە. ئێمە ئێستا لەگەڵی داین لە خزمەتی داین بۆ چکە شوێن بەرنامەکەی دەکەوین شوێن پەیام ڕێبازەکەی دەکەوین ئەمە لە خزمەتی ئەو داین کەواتە ئێمەش دەگرێتەوە. بەڵێ بە تەئکید و کەسانی کە لە ڕۆژگاری ئەودا بوون و لە خزمەتی دانەبوون لەگەڵیدا نەبوون. ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و ئەو زلەزلانی قوڕەیش و خەڵکی دیکەی منافق و دەغەڵ و ئەوانە بەڵێ هاوچەرخی بوون، هاوشاریشی بوون، هاوڵاتیشی بوون، بەڵام لە خزمەتیدا نەبوون، لەگەڵیدا نەبوون چکە شوێنی نەکەوتون. جا ئەمە ئاەتێککە هەیە لە سوورەتی لە ئاەتی ژمارە 100 لە سوورەتی التەوبە، ئەوە هەر زۆر ڕۆشن و ئاشکرایە کە دەفەرمێ جام دائیم پێم خۆشە چەمکو واتە ئاەتەکان وەکو خۆیان بە فراوانی لێک بدرێنەوە، وەکو ئەتەبەری ڕەحمەتی خوای لێبێ بە زۆری عادەتی وایە. دەڵێ زانای گوای گوتووی چێ گوای گوتووی جیوا گوتو، بەڵام باشتر وایە بڵێن ئەم ئاەتە ئەواتانە هەمان دەگەێنێ. بۆ وێنە ئەو ئاەتە ژمارە 100 سوورەتی التەوبە دەفەرمێ والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم. پێشکەوتووەکان والسابقون الأولون پێشکەوتووە سەرەتاویەکەمەکان لە کۆچکەران و لە پشتیوانان والذين اتبعوهم بإحسان و ئەوانەی بە چاکی شوێنیان کەوتون
زۆر لە زانایان گوتوانە والذین اتبعوهم بإحسان هەر جیلی تابعین دەگرێتەوە کوا بۆچی والذین اتبعوهم بإحسان ئەوانەی چاک شوێنیان کەوتون هەمووان دەگرێتەوە هەموو جیلەکانی ئومەت دەگرێتەوە تا دنیا بە کۆتا دێ بۆ چکە خوا بەگشتی فەرموویەتی خۆنەی فەرمووە وەجیل التابعین والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه خوالیان ڕازیوان لە خوا ڕازین تا کۆتایی مەبەستمەوەیە لێرە کە خوا باسی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوانەی لە خزمەت ئەودان دەکا دەفەرمێ ئەشیداء على الكفار الرحماء بينهم بصفة نفسەکانیان پێناسەیان دەکا لەسەر کافران توند و تیژن لە بین خۆیاندا بەڕەحم و بەزەین واتە لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەدا توند و تیژن تراهم ركعا سجدا باسی عیبادەتیان دەکا هەمیشە تۆ بە ڕوکوع بردووی و بە کوڕژ بردووی دەیان بینی واتە نوێشکەری چاکن ئەمجا يبتغون فضلا من الله ورضوانا ئەبجە باسی هاندەر و پاڵنەریان دەکا بەخشش و ڕەزامەندی خوا دەخوازن سیماهم في وجوههم من أثر السجود نیشانەیان لە دەموچاویاندایە بەهۆی شوێنەواری سەجدەبردنەوە زایندێک لە شیعە بەردەم وەرەدا دەنێن داین نێوسەوانی زۆر ڕێدەخەن ئێرەیان ڕەشەڵ دەگەڕێ وەرەزانن ئەوە ئەو ئاەتە دەیانگرێتەوە ئاەتەکە نافەرمێ سیماهم في جیباههم نیشانەیان لە نێوچاوانیاندایە دەفەرمێ في وجوههم هەر هەموو دەموچاو نەک تەنیا لە نێوچاوان هەموو دەموچاوە ئینسانی ئیماندار شەفافێتی ڕۆحی هەیە من ئەثەری سوجود من ئەثەری سوجود ئەوە نییە کە بەهۆی زۆر سەرداگرتنەوە جێرەی هەڵتۆقێ نا یعنی لە ئەنجامی بەندای هەر ئەسڵان سوجود بڵێ ینی کڕوش بردن بەڵام بە معنای کۆی ملکەچیش بۆ خوا دێ لە ئەنجامی ملکەچیان بۆ خوا ئەگەر مانا گشتەکەی سوجود بگرین نەک مانا تایبەتەکەی کە بریتێ لە کڕوش بردن سەرخستنە سەرزەوی مانا گشتەکەی بگرێ ئەنجامی ملکەچیان بۆ خوا نیشانیان لە دەموچاویاندا دیارە ذلك مثل في التوراة أما وصفيان بولا التوراة دا كيساش هاتوا للتوراة دا ومثلهم في الإنجيل ووصفيان لإنجيل دا شون هاتوا كزرع وكوكشتو كالك يعني باخو دارو درختك كزرع أخرج شطأه أي أخرج فرعه لقبوبي دركردون فآزره أو لقبوب أو قد بقوة دكا فاستغلظ بهيزو بيز دبي فاستوى على سوقه لسر أو قضي خوي راد وستيت الليرة ده أما من اقتباسم كردوه لسر قضي خوي ده وستيت لسر بي خوي أواني لخدمة پیغمبرنا عليه الصلاة والسلام دبي لسر بي خوي عن بوستن وكو شون درختك لسر قدو بنككي خوي ده وستيت بڕوادارانێکیش کە لە خزمەت پێغەمبەری خاتەمدان عەلەیهی سەڵات وسەلام دەبێت لەسەر پێی خۆیان بوەستن واتە دوای پشت بەخوا بەستن لەسەر پێی خۆیان بوەستن و پشت بە خۆیان یعنی متمانیان بە خۆیان بێ و چاویان لەم و لەو نەبێت مەبەستم پێ بەڵێ ئەوەیە مامۆستا دێنێ سەر بابەتی هەردووشی پشت بەخوا بەستن کە بەوە تێناوە و کاری دڵ و دەروونە و کارێکی پەنهانە ئەوەی پشت بەخوا بەستن ئەوی دیکە دەمینێتەوە دەست بە هۆکارگرتن یعنی کاری جەستەیە کەواتە ئەگەر تەنها پشت بەخوا ببەستی و کارەکەی دیکە ئەنجام نەدەی یعنی شتەکەت بۆ نایەتەزی یان ئەوەی کە مەبەستە ئامانستە نایەتەزی چۆن ئەو دووە پێکەوە لێک گرێدەی ئەگەر هەم بە حکمی شەرع مامەڵە بکەین هەم بە حکمی عەقڵ و مەنطیق دەبێت هەردووچیان پێکەوە بگرین بۆچی چونکە مرۆڤ لە ڕوح و لە جەستە پێکاتوە پشت بەخوا بەستن کاری ڕوحە پەنهانە دڵ و دەروونە بەڵام دەست بە هۆکارگرتن کاری جەستەیە و مرۆڤ کارەکانی وەختێک بۆ دەکرێن بە ڕوح و بە جەستەوە ئەو کارە بکات ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئێمە تەماشا دەکەین پێغەمبەری ئێمە صلى الله عليه وآله وسلم و هەموو پێغەمبەرانی دیکەش هەرگیز بە بیانووی پشت بەخوا بەستن هۆکارەکانیان فەرامۆش نەکردوون هەمیشە هەوڵیانداوە بۆ هەر کارێک هۆکارەکانی کە بەبێت وی ئەنجام نادرێنە هۆکارانە بڕەخسیانن دابینیان کە ئەگەر تەماشای کۆچکردنی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام لە مەکەوە بۆ مەدینە جاری کەش باسمان کردووە و تەماشای جەنگەکانی بکەین و تەماشای هەموو هەڵس و کەوتەکانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام چ لە مەکە چ لە مەدینە
هەمیشە لە هەموو ڕوەکانی سیاسی، حکومڕانی، پەرستشەکان، ڕەوشت و ئاکارەکان، مامەڵەی لەگەڵ خەڵک هەمیشە وێڕای پشت بەخوا بەستن هۆکارەکانیشی دابین کردووە. ئەمجا ئەگەر تەماشای سیرەی ذیلقەڕنەین بکەین، خوای پەروەردگار زۆر بە ڕۆشنی دەفەرمێ ويسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرى إنا مكنا له في الأرض وآتيناه من كل شيء سببا فأتبع سببا حتى إذا بلغ مغرب الشمس، دعاء دفرمي حتى إذا بلغ مطلع الشمس، دعاء دفرمي حتى إذا بلغ بين السدين. بس شي بهوي هو كاركوا لباري ذو القرنين وبرسار لي دكان بلي لباري أو بسر هات أو تنبو دخوين بوا قصة تنبو دكان إنا مكنا له في الأرض ئێمە ئەومان دەستڕۆیشت و کردبوو لە زەویدا، دەسەڵاتمان پێدا بوو، چەسپان بوومان بەهۆی چیەوە؟ وآتەیناه من كل شيء سببا، بۆ هەر شتێک هۆکارمان بۆ ڕەسان بوو، کەواتە بۆ هۆکارەکانەوە دەستڕۆیشتوێتی و تەمکین و دەسەڵاتی لە زەویدا بۆ ڕەخسا بوو. دوای دەفەرمێ فأتبع سببا، شوێن هۆکارەکە کەوت حتى إذا بلغ مغرب الشمس، بۆی هۆکار شوێنکەوتنی هۆکارەکە گەیشتە ڕۆژ ئاوای ئەو شوێنەی خۆری لێ ئاوا دەبێت، هەروەها دوایی گەیشتە ئەو شوێنەی کە خۆری لێ هەڵدێ و دوایی گەیشتە بینە سەدەین. کەواتە خوا سبحانه وتعالى کە باسی ذیلقەڕنینمان بۆ دەکا وەکو حکمڕانێکی ساڵح کە هەندێک دەڵێن پێغەمبەریش بۆ، بەڵام ئەوە هیچ بەڵگەیەکی لەسەر نییە، بەڵام وەکو حکمڕانێکی ساڵح خوای پەروەردگار بەسەرهاتی ئەومان بۆ دەجێڕێتەوە. زەقترین شت لە ژیانی ذیلقەڕنیندا ئەوەیە کە بۆ هەر شتێک هۆکاری گرتوۆتە بەر. ئەو فەرمودەیەشم پێما بهێناوە کە ڕۆژێک کابرایەکی عەرەبی خێڵەکی دەچێتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، حوشترێکی پێ دەبێ، بە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەعەقیلها وەئەتەوەکەل ئەم ئەتڕوکها وەئەتەوەکەل، ئەویش دەفەرمێ ئیعقەلها وەتەوەکەل، ئایا حوشتەکە ببەستمەوە پشت بەخوا ببەستم یاخۆ بەرهەڵدایکەوم پشت بەخوا ببەستم، ئەویش دەفەرمێ بیبەستەوە و پشت بەخوا ببەستە. لە سونەنی ئەبوو داود داهاتووە سەنەدەکەشی ڕاستە، واتە بەستنەوە تێک ناژیرە لەگەڵ پشت بەخوا بەستن، بەستنەوە ئیشی دەستانە، پشت بەخوا بەستن ئیشی دڵ و دەروونە. ئەتۆ دەبێ هەم دڵ و دەروونەکەت هەبێ لە کارەکەدا لە پرۆسەکەدا، هەم دەست و ئەندامەکانیشت هەبن، هیچیان ئیش ئەوی دیکە ناکەن. لە مێژووی ئیسلامدا کاکە محەممەد ینی لە ڕێی هەندێک لە ئەهلی تەسەوف و ناڵم هەموویان ئەوانەی کە بەڕاستی تووشی غەڵەت و پەڵەت و لادان و خلیسکان بوون، لە ڕێی هەندێک لەوانەوە زۆر جار هۆکارەکان واز لێ هێنراون، هۆکارەکان ئیهمال کراون و بەتەمای شتی معنەوی لە هۆکارە مادیەکان گەڕاون. بۆ وێنە ڕەنگە تۆ شەربیز بێت کاتی خۆی کە سپای کە ناپەلیۆن چۆ بۆ میسر لە ساڵی 1800 و شتێک ئەو دووربەرە، دەڵێ زانایانی ئەزهەر وتیاوەرن بە سەحیحی بوخاری بخوێنینەوە بۆ دەفعی ئەو بەڵایە. یێلی گیانەکەم دەڵێ دانیشمە سەحیحی بوخاریان دەخوێندەوە تا خوای پەروەردگار ئەو بەڵای سوپای فەڕەنسا بە قیادەی ناپلیۆن دەفعکە. ئەوان هەر خەریکی خوێنەوەی سەحیحی بوخاری بوون کە ئەوان هاتنە نێو شار و پەلاماریاندان. لە ڕاستیدا لەکوێدا هەیە کە تۆ ئەگە قورئان بخوێنی، ئەگە سەحیحی بوخاری بخوێنیەوە بەڵات لێ دەفع دەکا. ئەو قورئانی کە تۆ دەیخوێنی دەفەرمێ وەئەعیدوا لەهم ما استطعتم من قوة، و ئەو قورئانی کە تۆ دەیخوێنی دەفەرمێ وەلیەجیدوا فیکم غیڵظە، و ئەو سەحیحی بوخاری کە تۆ دەیخوێنیەوە ئەتۆ دەبێت نێوەڕۆکەکەی جێبەجێکەی نەک بۆ بەرەکەتی بیخوێنیەوە. جا بەبستمەوەی هەندێک لەو نەزعەیە مەرجیش نییە ئەوانە ئەهلی تەسەوفیش ببن، یعنی مسلمانان کە لە قورئان و لە ئیسلام دوور کەوتونەوە لە دین بەجێ ماون، چەمک و واتا و تێگەیشتن و بیرۆکەی غەریب و سەیریان بۆ پەیدا بوون. هیچێک لەوانە ئەوە بۆ کە ئەگە تۆ هۆکاری معنەوی بگریت قەرەبووی هۆکاری مادیت بۆ دەکاتەوە. بۆ وێنە لە سیرە و ژیانی هەندێک لە متەسەویفین و عوباد و ئەوانەدا هاتووە کە چوون بۆ حەج، بەڵام بەبێ زاد و پێخۆر و بەبێ وەڵاخ و بەبێ هیچ شتێک، زۆریان لە ڕێفەوتاون. بەڵێ نیەتەکەی باش بووە، نیەتەکەی باش بووە، بەڵام کردەوەکەی خراپ بووە. پێچەوانەی سیرەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. تۆ تەماشای پێغەمبەری خاتەم کە کاتێ لە مەکەوە کۆچ دەکا بۆ مەدینە،
چێ بەقەدەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پشتی بەخوا بەستووە، چێ بەقەدەر و دڵی بەخوا پەیوەست بوو، کەس وانە کەسی چی دەکات، هەرچی هۆکارە بە تەسەووری مرۆڤدا دێت دابینی دەکات. بە ئەوبەکر سەدیق دەڵێ خواری ڕازی بێت کە دەبێت ڕەفیقێکی لەگەڵا بێتەوەن، تەنیا بەو دەڵێ ئەوانی کە بەڕێ دەکات پێشتر باش. ئەویش کاتێک دەچێت بۆ ماڵیان لە چرقەی نوێژی نیوەڕۆیەدا کە کەس لە دەرینێ ئەوبەکر خواری ڕاز پێی سێر وتێت پێغەمبەر عادەتی نەبە لەو کاتانە دەکات ئیسراحەت پشودانە. دوای دەڵێ ئەوانە با بچنە دەرێت، دەڵێ جا هەر ئەسمای کچمە و عائیشەیە و ئەوانە باشە. دەڵێ بە تەمام بە سەفەرم. ئەویش دەڵێ لەگەڵ چیە؟ دەڵێ تۆش. دەڵێ عائیشە دایکمان عائیشە خواری ڕازی بێ کە ئەو کاتە جارێ بە هاوسەری نەگر بوو، دەڵێ بیست بووم جاری وای ئینسان لە خۆشیان دەگریا، بەڵام نەمبینی بوو، هەتا ئەو ڕۆژە ئەوبەکرم بینی، بابم بینی لە خۆشیان فەرمێسکی هات کە لە خزمەت پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەو کۆچە دەکات. کابرایەکی گرتووە دوو وڵاخان، دوو حوشتر، ئەوبەکر دوو حوشتری ئەوە کردبوون. کابرایەکی گرتووە بە ناوی عەبدوڵای ئیبنی ئەبی ئوڕەیقیط، زۆر شارەزا بووە، ئەویشی گرتووە بۆی ڕێیان پێشاندا. عەبدوڵای کوڕی ئەوبەکر ڕانەمەڕەکەی هێناوە بۆی شیریان لێ بدۆشن و ئەوانە، و ئەسمائیش کە خواردنی بۆ هێنان شوێن پێی ئەسما بکوژێنەوە. دوایی لە جیاتی ئەوە یەکسەر بەرەو ئاراستەی مەدینە بچێ کە لە لای ڕۆژهەڵات بوو، بەرەو ڕۆژ ئاوا دەچێتە ئەشکەوتی ثەور، 3 شەوان لەوێدا دەبێت، 3 ڕۆژان. ئەمجا دواییدا دەچێت، یعنی هەرچی هۆکارە ڕەشاوی کردووە. تۆ کاکە گەر دەڵێ وەڵام من وەکو پێغەمبەر دەکەم عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خوا وای کردووە. لە جەنگی ئوحوددا لە بۆنەی دیکەشدا باسم کردووە، لە جەنگی ئوحوددا 2 زرەی لەبەر کردبوون، 2 زرێ پۆشاچێک بووە، ئاڵقە بووە، شیر و تیر لێ نەچۆتە ژوورێ، مرۆڤ لەبەری کردو بۆەوەی کە بیپارێزێ. 2 زرەی لەبەر کردوونە سەر یەک، زانیوێتی ڕۆژێکی پڕمەترسیدار و فعلا دوای تێیدا بریندار بوو، ناڕەحەت بوو. ئەگە 2 زرەکەی لەبەر نەبان ڕەنگە زیاتر ناڕەحەت بوو باە. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەییدی متەوەکیلین بووە، بەڵام هەموو هۆکارەکانی گرتوونە بەر. ئەدی پشت بەخوابەستن لەکوێ؟ پشت بەخوابەستن کاری دڵ و دەروونە، 1 2 ئەگە تۆ دەستت وە هیچ هۆکارێک ڕانەگەی جا ئەوجە هاوار بکە خوا، بەڵام تۆ هەرچی هۆکاری دەستت دەگاتی دابینی بکە، دوایی بۆ پڕکردنەوەی بۆ شایەکان بڵێ خوا جا من ئەوەندەم پێکراوە، جا ئەتۆش خوایە ئیمدادات و هاوکاری خۆتم بۆ بنێر. لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێژی کورد وەردەگرین و بەردەوام دەبین پشتیوان بەخوا. بەڕێزان دوای ناوڕێژی کورد دەگەینەوە خزمەتتان. دووبارە سڵاوتان هەبێ خۆشەویستان، بەردەوامی دەدەین بە ئەڵقەی 25 لە بەرنامەی ڕۆشنایی. جەنابی مامۆستای، چەند ئاەتێک و چەند دەقێکی سونەتت لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هێناوە لەسەر هەردوو بابەتی پشت بە خوابەستن و لەسەر پێخەوەستان. سەرەتا با لەو ئاەتانە دەست پێ بکەین کە باس کردو. 4 ئاەتی وەکو بەڵگە هێناوەتەوە، ئاەتی 58 سوورەتی ئەلفورقان و هەردوو ئاەتی 11 و 12 لە سوورەتی ئیبراهیم و هەروەها ئاەتی ژمارە 3 لە سوورەتی ئەتەلاق. مەبەستم ئەوانە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کە هەردوو هۆکار پێکەوە بگرین چۆن. دیارە ئاەتەکانی قورئان زۆر ڕۆشنن لەوەدا کە ئەوەی ئەهلی ئیمان بێت پشت بەخوا دەبەستێ. وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين وعلى الله فليتوكل المتوكلون فليتوكل المؤمنون. هەروەها یاواتە پشت بەخوا ببەستن، ئەگە بڕوادارن پشت بەخوا دەبەستن، پشت بەستوان پشت بەخوا دەبەستن. هەروەها لە سوورەتی ئەتەلاق دەکە دەفەرمێ من يتوكل على الله فهو حسبه، هەر کەسێک پشت بەخوا ببەستی خوای بەسە. بەڵام بە تێگەیشتن لە چەمک و واتای پشت بەخوا بەستن وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێ تێگەیشتووە، نەک بە تێگەیشتنێکی ئینحرافی و هەڵا کە تۆ پێت وا بێ مادام پشت بەخوا بەستووە پێویستە بە هیچ هۆکارێک ناکە کە پشت بەخوا قایمە. جا لە پێشتر باسم کرد کە هەندێک لە ئەوانەی کە پێیان وا بۆکو عابید و زاهید و پشت بەخوا بەستوو بەڵێن خۆیان بناسێنن، جاری وا هەبووە کەم و کوڕی هەبووە لە دابینکردنی هۆکارەکانیاندا، بیانویان بەوە هێناوە تۆ کاکەم پشتمان بەخوا بەستووە، بەڵام باجی پشتگوێخستنی هۆکارەکانیان داوە. تەتەر و مەغۆل هاتوون لە ڕۆژهەڵاتەوە،
ئەو کاتە دەڵێ هەندێک لە مەشایخی ئەهلی تەسەوف و هەندێک لە زانایان خەڵکیان بان کردو کاکە وەرن دوعا بکەن ئەو بەڵایە دەفعکە باشە دوعا کەلێنی خۆی دەگرێ بەڵام وەختێک دوژمنە ڕوبەڕوو دەبێتەوە لەکوێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی ڕیز کردون فەرمی وەرن دوعا بکەن وای کردووە ڕیزی کردوون فەرمیتی وەرن تیر هاوێژەکان لەوێ بن ڕمبۆشێنەکان لەوێ بن شمشێر بەدەستەکان لەوێ بن وەرە تۆ ئەوەمان بۆ بکە ئەتۆ لە فڵان شوێن بە ئەتۆ لە فڵان شوێن بە ئاوای کردووە بەڵام دوای ئەوەی کە بە هاوڵانی فەرمووە و پێی گوتون چۆن جەنگ بکەن و چۆن بجەنگن و ئەوانە ئەمجا دوای دەستی بەرز کردوێتەوە کەواتە دوعا شوێنی خۆی هەیە پشت بەخوا بەستن شوێنی خۆی هەیە جا بۆیە کاتی خۆی باسم کرد کە لە ئەنجامی ئەو پەیدابوونی بیرۆکەی سەیر و نامۆ بە ئیسلام چ لە بەهۆی تەسەوفۆ بەهۆی تەشەیعەوە بەهۆی جۆرێک لە تەعەبودی لادەرانەوە مسلمانان بازیان داوە دوژمنان بەسەریاندا زاڵ بوون دوژمنان وڵاتی ئەوانیان خستۆتە ژێڕچێفی خۆیانەوە مسلمانانیان خستۆتە ژێڕچێفی خۆیانەوە کوشتاریان لێ کردوون بۆ بازی ئەویان داوە کە هۆکارەکانی ڕەچاو نەکردوون بۆ وێنە دەڵێ کە کاتی خۆی هۆلاکۆ هاتووە دەوری بەغدای گرتووە ئابڵوقەی شاری بەغدای داوە ئاخر حکومڕانی عەباسیەکان پێما ئەلموستەنسیر بیللا بووە لە ساڵی 656 کۆچی ئافرەتێک کەنیزەکەیکی بوو دەڵێ زۆری خۆش دەویستوانە ڕەقسی بۆ دەکرد سەمای بۆ دەکرد خەلیفە بۆ بێدار دەبێتەوە تیرێک لە پەنجەرەکەەوە دێ لەو کەنیزەکەی دەدا کە سەمای بۆ خەلیفەی کردووە بەناو خەلیفە لە خوێنی خۆی وەردەگەوزێ دەڵێ ئەوە چ بوو وەڵا دەڵێنەوە تیری تەتەر و بەخۆنە ئیجا تو ئاوا حکمڕانی بکەی هەر ئاوات لێ دێ کە دوایی دەڵێ هۆلاکۆ ئەوان گوتیان لە دینی ئێمەدا نییە پیاوی گەورە کە دەکوژرێ نابێ خوێنی لێبێ هەڵسان ئەو بەناو خەلیفەیان لە لبادێکەوە پێچا بە پێیوەکە من لە هەندێستا چاو مێژووەکاندا خوێندومەتەوە لە لامە ئەلکامی فی التاریخ والبدایە والنهایە لە لبادێکیانەوە پێچاوە بن پێی فیلانیاندا تا پیلەکان پڵیشاندیانەوە یان نابێ خوێنی لێبێ مەبەستم با منداڵەکەشیان لەبەر چاوی خۆی بەش کرد کە تۆ کەم تەرخەمی دەکەی لە دابیکردنی هۆکارەکاندا باش دەدەی و لە ڕاستیدا هیچ کەس ناتوانێت لافی ئەوە لێ بدا زۆر پشت بەخوا بەستوویە و بە بیانووی زۆر پشت بەخوا بەستن و هۆکارەکان فرامۆشکە بۆ هەر زۆر پشت بەخوا بەستوو بی هێندەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پشت بەخوا بەستوو بی کە واش نابێت بەڵام پێغەمبەری خوا هەرگیز هۆکارەکانی فرامۆش نەکردوون لە هەموو سیرە ژیانیدا لە کۆچکردنیدا لە مەکەوە بۆ مەدینە دوایی لە دامەزراندنی کۆمەڵگای مسلمانی یەکەم دوایی لە دامەزراندی کاروباری دەوڵەت و لە دوایی لە هەموو جەنگ و ڕوبەڕووبوونەوەکان و لە هەموو حاڵەتەکاندا بۆ وێنە کە بوختان بۆ دایکمان عایشە دەکرێت خوا لێی ڕازی بێ الصدیقة بنت الصدیق ئەو ئافرەتە باک و چاکە کە دوایی شایستەی ئەوە بوو خوای پەروەردگار ئەو هەموو ئاەتە مبارەکانە دابەزێنێ لە سوڕەتی ئەننووردا 16 ئاەت لە ئاەتی 11 تا 26 کە کۆتایەکەیان دەفەرمێ ئولائیکە مبەڕەئون مما یەقولون و لە سەرەتاوەش ناوی لێدەنێ ئیفک ئین الذین جاءوا بالئفک عصبة منکم کاتی بوختان بۆ دایکمان عایشە دەکرێت یعنی ڕووداویش زۆر دڵتەزێن و زۆر قورس و زۆر ناڕەحەت بووە بۆ هەموو پیاوێکی بەغیرەت وەختێک هاوسەرت تۆمەتبار دەکرێت بە گوناحێکی وا بەداوێن پیسی یعنی زۆر ناڕەحەتە یەک مانگ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بووە هەموو هۆکارەکان دەگرێتە بەر ڕاوێژ دەکا بە عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕاوێژ دەکا بە ئوسامەی کوڕی زەید ڕاوێژ دەکا بە خادیمەیەکیان هەبە بۆ خادیمەیە دوای پرس بە هاوڵان دەکا ئەمە شتێکی وان بیستووە خێزانی خۆم جگە لە چاکە لێم نەبینیوە یعنی مەبەستم هەموو هۆکارەکان دەگرێتە بەر جاری وحی خوای پەروەردگار نهاتۆتە خوار بۆ تاقیکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و عائیشە خوا لێی ڕازی بێ سەفوانی کوڕی معەطڵ و هەروەها بۆ داک و بابی عائیشەش و بۆ باقی هاوڵانیش خوا لێیان ڕازی بێ
تاقیکردنەوەی زۆر قۆرز بووە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو هۆکارەکان دەگرێتە بەر بۆی ساغی هاتەوە داخوا چییە و چۆنە دوای خوای پەروەردگار ئاەتدا دەبەزێنێت کە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ قسەیەکی زۆر بەقیمەت دەکا هەر شایستەی خۆیەتی خوا لێ ڕازی بێ و خوا ڕازی بکە لە صحیح بوخاری مسلم داهاتوو دەڵێ ئەمن خۆم لەوە لەلا بچووکتر بوو خوا لەبارەی منەوە ئاەتان بنێرێتە خوارە تا قیامەتێ بخوێندرێنەوە نەک ئاەتێک و 16 ئاەت دەڵێ بەڵام ئومێدم وا بوو پێغەمبەر خەونێکی ببینێ چکە خۆم دەمزانی پاکەم دەمکە خوای تەعالی شتێک پێشانی پێغەمبەری خوا دەدا عەلەیهی سەڵات وەسەلام دوایی دەڵێ ڕۆژێک پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وەسەلام و گوتی ئەی عائیشە گە گوناحێکت کردووە داوای لێبوردن لە خوا بکە و دەڵێ منی بە بابداکەم گوت بابوودا ژاوی بدەنە وتیان وەڵای نازانم چ بڵێ دەڵێ میش ئەو کاتە زۆریشم قورئان نەدەخوێن دیارە تەمەنی کەم بووە گوتم وەڵای هەر ئەوە دەڵێم کە بابی یوسف گوتی ناوی بابی یوسفیشم لەبیر چوو وەهی یعقوب والله المستعان على ما تصفون دەڵێ من لەوە دابووین پێغەمبەر سەڵ کەوتە حاڵەتی وەحی بۆ هاتن دامان پۆشی کە سەری هەڵەنایەکەمین وشە و فەرمووی ئەبشیر یا عائشە عائشە موژدەت لێ بێ دەڵێ بابداکە وتیان چۆ دەستی ماش کردم وەڵای دەستی ماش ناکەم سوپاسی کەسیش ناکەم بێزی لێ خوا چکە خوای تەعالی بەڕائەتی منیدا بەزاندووە دیارەویش شتێکی بەدڵەوە نووساوە کە پێغەمبەر سەڵ لەگەڵی کەملوتەوە بوو ئەویش دیارە ئەویش حەقی بوو ئەویش جۆرێک لە حەقی بۆ دایکمان عایشەش مەبەستم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ هەموو شتەکان هەموو هۆکارەکانی گرتوونە بەر ئێ باشە تۆ پشت بەخوا دەبەستی بەڵێ پشتت بەخوا بەستووە جاخۆ هەر هێندەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پشت بەخوا قایمە پشت بەخوا بەستن ئەگەر لێی تێپەڕێنی لەو ئەندازەی پێغەمبەر سەڵ سەلەم معناوە تۆ ناشەرعیت کردووە من هەمیشە دەڵێم شەریعەت دەبێ نە لێی تێپەڕێنی نە لێی بەجێ بمێنی نە ئیفرات کەی لێی تێپەڕێنی نە تەفریط کەی لێی بەجێ بمێنی بەڵکو ڕێک وەکو شەریعەت دەڵێ وا بکەی ئێ پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام کردووە هەموو پێغەمبەران سەڵات وەسەلامی خوایان لەسەر بێ وایان کردووە و هەموو پیاوچاکانێک کە لە دین حاڵی بوون وایان کردو هۆکارەکانیان گرتوونە بەر جاری واشەیە ئینسان لە شوێنێک لێی دەقەومێ هیچ هۆکارێکت دەست ناگاتێ پەنا بۆ خوا دەبێت بەڵێ خوایە ئەمە دەستم ناگاتە هیچ بەزە تو هەموو شتێکت بەدەست باش جەنابی مامۆستای دەفەرمونون پشت بەخوا بەستن مرۆڤ بەهێز دەکات و لەسەر پێخۆوەستانیش مرۆڤ زۆر بێمنەت دەکات و مەسەلەن ئابڕوو و کەرامەتی مرۆڤ دەپارێزێ ئەنجا ئاەتی ژمارە 173 سوورەتی ئالی عیمران بۆ ئەو هێناوەتەوە حەز دەکەی باسی بکەی من پێم شتێکی زۆر گرنگ بوو بەڕاستی ئەوە کە دەفەرمێ فەیدا الذين قالوا لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم بلى فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله والله ذو فضل عظيم بەڵێ گومانی تێدانە کە ئەوە دەفەرمێ ئەوانەی کە خەڵک پیان گوتن خەڵک بۆتان کۆبوونەوە ئەو خەڵکەی پیان گوت بوون جیابوون لەو خەڵکەی بۆیان کۆبوونەوە دەڵێ ئەبوو سوفیان و جەماعەتەکەی بۆ ساڵی ئایندە کە موعیدیان دانابوو لە دوای جەنگی ئوحود لە فڵان شوێنێک دی بگرنەوە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی چوون بەڵا ئەبوو سوفیان و ئەوان وتیان کاکە با بگەڕێنەوە نەوێران دەڵێ کابرایەکی شیان گرت گوتیان وەرە دووبار ئازوو خەت دەدەم ئەبوو سوفیان پێیگوت بەڵا ئەو هەواڵە بگەێنە محەممەد و هاوڵەکانی بڵێ ئەوە ئەبوو سوفیان و سوپاکەی بۆتان کۆبوونەوە دێن کە درۆشی دەکەیەکە گەڕابەوە کە ئەو هەواڵە بگەیشتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی هەواڵەکەی هێن الذين قال لهم الناس واتە ئەو کابرای کە بەکرێ گیرا بوو هەواڵەکە بگەێنێ هەمیشە وانەی بەکرێ دەگیرێن ئەڕازیف و پڕپاگەندەی خراپ بڵاو دەکەنەوە درۆ دەلەسە هەمیشە بەکرێ گیراوەکان وان لە ئێستاش و پێش ئێستاش و دوای ئێستاش هەروە دەبێت إن الناس قد جمعوا لكم إن الناس ألف لام ناس بۆ ناساندنەوە بۆ عەهدەوە تا خەڵکەکەوە تا خەڵکی ئەبوو سوفیان و قوڕەیشی کافرەکان بۆتان کۆبوونەوە فەخشەوهم لێیان بترسێن فزادهم ئیمانا ئەو هەڕ پێگەیشتنەوە ڕەشی ئیمانی زیادکردن ئەمن زۆر جار دەڵێم تیغ ئەگەر ڕەسەن بێ هەتاشتی پێ ببڕی سەقڵ دەبێ تیفتیفە دەدرێ فزادهم ئیمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل وتیان خوامان بەسە و باشترین کار پێسپێردراویش خوایە چاو چونکە پشتیان بەخوا بوو قایم بوو ڕەشەکە نەک هەر نەیترساندن ئیمانی زیادکردن
گومانی تێدانە کە پشت بەخوا بەستن ئینسان بەهێز دەکا و من لاما بێ لەو بارەشەوە دقێکی سنەتیشم هێناوە من أحب أن يكون أكرم الناس فليتق الله ومن أحب أن يكون أقوى الناس فليتوكل على الله ومن أحب أن يكون أغنى الناس فليكن بما في يد الله أوثق منه مما في يده هەر کەسێک حەز دەکا بەڕێزترین کەس بێ بە پارێزکار بێ پارێز لەخوا بکە هەر کەسێک دەیەوێ بەهێزترین کەس بێ با پشت بەخوا ببەستێ و هەر کەسێک دەیەوێت دەوڵەمەندترین و بەرچاو تێرترین کەس بێ با بەوەی کە لە خزمەت خوادایە لە دەستی خوادایە متمانەی زیاتر بەوەی لە دەستی خۆیدایە ئەوەی دەستی خۆدا سنووردارە بەڵام ئەوەی لە لای خوایە بێ سنوورە پشتە دڵت زیاتر بەو خۆش باش مامۆستا هەر لەو بابەتە بە تایبەتی لە مەوسوعی ئاکار و ڕەوشتی ئیسلامی جیاوازیت کردووە لە نێوان تەوەکل و تەفویض لەگەڵ بابەتەکەمان یەک دەگرێتەوە کە بەڵگەیەکی ئیبن قەییمی جوزیت لەو بارە هێناوەتەوە بەڵام ڕای خۆت لەو بارە گوتووە بە تایبەتی لە جیاوازی نێوان تەوەکل و تەفویض پێم باش بوو ینی ڕوونکردنەوەیەک مەسە بەوە بدەیت کە پێی وایە تەوەکل فراوانترە لە تەفویض ڕاستە پشت بەخوا بەستن حاڵەتی گشتی مرۆڤە بۆ هەموو شتەکان تەفویض لە کارێکی دیاریکراودایە وەکو من لە نازانم لەوێدا چون بە بەڵگە هێناوەتەوە بەڵام ئەوەی کە ئەو پیاوە چاکەی کە دیفاع دەکات لە موسا عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەو هەڕەشەی لێ دەکەن دەڵێ وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب کاری خۆمات ئەم کارەی خۆم کە ئەوان هەڕەشیان لێ کردووە کاری خۆم ئەم کاری خۆم حواڵی خوای پەروەردگار دەکەم خوای پەروەردگاریش بینەرە بۆ بەندەکانی دوایی دەفەرمی فوقاه الله سيئات ما مكروا خوا لە خراپەی پیلانی ئەوان پاراستی جا هەندێک لە ڕوونکەرەوانی قورئان دەڵێن لە پاراستنی خوا بۆی لە پیلانی لە خراپەی پیلانەکەیان ئەوە بۆ کە دەربازی کردووە هەندێک دەڵێن نا شەهیدیان کردووە بەڵام خوا پاراستی لەوەی کە ملکەشکا خوا پاراستی لەوەی کە بدۆڕێ خوا پاراستی لەوەی کە خۆ بەدەستەوە بدا تەسلیم بێ خۆ پارێزرانی خوای پەروەردگار بۆ مرۆڤ پاراستنی خوا بۆ مرۆڤ هەرەوە نییە کە چوار ڕۆژی دیکە بژی نا لە ڕاستیدا سەرکەوتنی گەورە پاراستنی گەورە ئەوەیە کە تۆ خۆ بەدەستەوە نەدەی تەسلیم نەبی ملکەس نەکەی بۆ غەیری خوا سوبحانە وتەعالا ئەوە بردنەوەی گەورەیە ئەجا بەتاکید وەکیلگرتن گشتیە کار بە خوازپاردن کارێکی دیاریکراوە لە حاڵەتێکی تایبەتدا ئیشێکی تایبەتە ئەوانە واتە کار بە خوازپاردن هەر بەشێکە لە پشت بەخوا بەستن بەڵام زۆرێکی تایبەتیەتی ئەوەی کەم تێی دەکەم مامۆستا گیان لە کتێبی ڕێگەی ساڵح بوون و بەرە خواچوون تەبعاً لە بەشی توێشی و ڕێگا کە بەچی ساڵح دەبین و چۆن بەرەخوای بەرز و بێوێنە دەچین سێ باس کردیان سێ کوچکەت هێناوەتەوە خۆڕاگری سوپاسگوزاری و پشت بەخوا بەستن ئەسەبر و شکر و تەوەکل کە بە هۆکاری بنەڕەتی داناون بۆ خۆچاکردنی ئینسان و لە خوا نزیک بوونەوەی زیاتر بەڵێ گومانی تێدانە جارە تو هیچ شتێکت بۆ ناکرێت بەبێ سەبر بەبێ خۆڕاگەری نەتاعەتت بۆ دەکرێت فەرمانبەری تاعەت دەبێ خۆی لەسەر ڕابگری ئەمجا دەتوانیت ئەنجامی بدەیت جا ئەگەر نوێژە نوێژ بە فەرز و سونەتی و ئەگەر ڕۆژوگرتنە ئەگەر ماڵبەخشینە ئەگەر جەنگ و جیهاد ئەگەر کۆچکردنە ئەگەر بەڵاوکردنەوەی زانستە ئەگەر مامەڵەکردنە لەگەڵ خەڵک بە ڕەوشی جوان بەبێ خۆڕاگەری بۆت ناکرێت چ تاعەت و هەروە خۆ پاراستن لە گوناح و سەرپێچیش بەبێ خۆڕاگەری ناکرێت گومان تێدانە دەبێت خۆت مەرزەم بکەی خۆت ڕاگەری جڵەوی خۆت توندکەی هەروەها لە بەرامبەر بەڵاو ناڕەحەتی و پێشاتە ناخۆشەکانیدا لە بەرامبەر مۆسائیبیشدا دیسان بەبێ خۆڕاگەری ناکرێت ئەمە ئەو خۆڕاگەری بۆیە خوای پەروەردگار دەفەرمی ئینەما یووەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب الصابرون واتە خۆڕاگران بە گشتی لە هەموو حاڵەتەکاندا لە فەرمانبەری خوادا خۆڕاگرن لە بێفەرمانی نەکردنیدا هەر خۆڕاگرن لە بەرامبەر بەڵاو موسیبەتەکاندا هەر خۆڕاگرن لە هەموو حاڵەتەکاندا شکریش ئەوەیە کە تۆ نیعمەتەکانی خوا لە ڕەزامەندی خوادا بەکاربێنی لە ڕاستیدا شکر
زۆر لە خەڵک وارزانە شکر واتە سوپاس یاخود ستایش حەمد بەدڵ و بە زمان دەکرێت ستایشی خوا مەدحی خوا پێ هەڵاگوتنی خوا بەڵام سوپاس کەمە بە کوردی دەڵێن سوپاس هەرچەند وشەیەکە بەزار دەگوترێت بەڵام لە ڕاستیدا شکر لە سێ پێکێنەری هەیە پێکێنەرێکی دەرونی وما بكم من نعمة فمن الله هەر چاکێک لە ئێوەدای لە خواوێت کاتۆت بە چاکەکە بۆ خوا بژێڕێەوە بەدڵ بە زمانیش دەکرێت شکر وأما بنعمة ربك فحدث تۆ چاکەی پەروەردگارت باس بکە بە زمان هەروەها بەکردەوەش دەکرێت ئیعملوا آل داود شکرا ئالی داود شکر جێبەجێ بکە شکر ناگوترێ تەنیا دەکرێ ئەنجام دەدرێ یعنی چی یعنی خوای پەروەردگار زانیاری بە تۆ داوە نیعمەتی زانیاری نیعمەتی ماڵ ئەو زانیاری لە ڕەزامەندی خوا دەبەکاربێنە ماڵەکە لە ڕەزامەندی خوا دەبەکاربێنە عەقڵەکە لە ڕەزامەندی خوا دەبەکاربێنە خزم قەوم و عەشرەتت هەیە حیزبت هەیە خەڵکت هەیە خەڵک مەقسەد دەکات لە ڕەزامەندی خوا دەبەکاریان بێنە کەواتە شکر هەر سێ بەشەکەیە هەم بەدڵ نیعمەتەکە لە خوا بزانی بە زمان دانی پێدابێنی و بەکردەوەش نیعمەتەکە لە ڕەزامەندی خوادا بەکاربێنی پشت بەخوا بەستنیش باسمان کرد کە ئەوەی تۆ دڵت بەخوا و پەیوەست بێ دڵت بەخوا قایم بێ ئەگەر دنیا ئابڕوقەتدا بزانی خوا خاوەنی تۆیە ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافر لا مولى له دەزانی پشت بەخوا بەستن لەکوێ دەردەکەوێت لە کاتێکدا کە تۆ زۆر دەکەوێت سەغڵەتیان زۆر دەکەوێت ناڕەحەتیان دەست لە هەم پچکان دەبڕێ هیچ شوێنێکە بەرزەوە نامێنێت تەماشا بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی کۆشکردنیدا لە مەکە بۆ مەدینە دەفەرمێ ئیذ یەقول لصاحبه لا تحزن إن الله معنا جا شیعە تانە لە ئەوبەکر دەدەن خواری ڕازی بێ دەڵێن تەماشای لە خزمەت پێغەمبەردا بۆ عەلەیهی سەڵات وەسەلام کەسی ترساوە نا خۆ نەیفەرموو لا تەخەف لا تحزن حزن دڵتەنجی مرۆڤ بەهۆی غەیری خۆیەوە دڵتەنگ دەبێت ئەوبەکر لەبەر پێغەمبەر سەڵاسەم دڵتەنگ بوو نەک لەبەر خۆی ئامادە بوو خۆی بکاتە بەڵاجێڕی کە لە هەندێک ڕیواتان داهاتوو دەستی بردەکوونەکەەوە دوو پشک بوو چ بوو پێوە دا و ئەوانە ئەوبەکر خوا لێ ڕزای بدە زار لە پێشەوە دەڕزار لە دو زار لەولا زارێک لەولا بۆی لە هەر شوێنێکەوە تینێکی بۆ بێ بەو بکەوێت ئەوە خەوف نییە بەڵکو حوزن لە کەسی بەرامبەر دڵت تەنگ بوو دەفەرمێ لا تحزن إن الله معنا دڵتەنگ مەبە کە من شتێکم لێ بێ خوا لەگەڵمانە کەواتە ئەلێرەدایە کە پشت بەخوا بەستن ڕۆڵی خۆی دەبینێت کە تۆ جارێ دەست لە هەم پچکان دەبڕێت هیچ هۆکارێک نییە من لەجانی خۆمدا زۆر جار وام لێهاتوو هیچ هۆکارێک شک ناوەی تەنیا پەنای خوایە لا مەلجە ولا منجا منکە ئیلا ئیلەیک لەو کاتەدا پشت بەخوا بەستن و دڵ بەخوا پەیوەست بوون ڕۆڵی خۆی دەبینێ موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە سوپای فیرعون لە پشتیەوە دێ دەریای سوور لە پێشیانەوەیە دەڵێ چی قال أصحاب موسى إنا لمدركون إما دەگیرین ئێمە گیراوین قال كلا إن معي ربي سيهدين پەروەردگارم لەگەڵمدایە و ڕێم پێشان دەدا چی بکەم بەڵێ پشتم دوژمنە و پێشیشم بەحرە بەڵام خۆخوایە ڕێم پێشان دەدا ئەوە بوو کە خوای پەروەردگار فەرمانی پێکرد بە گۆچانەکە لە دەریاکە بدا و دەریا شەق بوو پێدا پەڕینەوە بەڵێ هەرچەندە کاتەکە بەپێی ئەوەی تەواو بوو بەڵام ئەو پرسیارم بەڕاستی لا گرنگ بوو بە تایبەتی واقعی ئێستای دژواری ئومەت بەگشتی هەست ناکەی کە بەشێکی تایبەتە بەو بابەتی ئێمە کە پشت بەخوا بەستنمان بەو شێوەی نییە کە لە قورئان و سونەتەوەی جەنابەت ڕوون کردەوە و دواتریش لەسەر پێی خۆوەستانمان نییە بۆ نمونە زۆر جار باز دەکەین وەزعەکە چا دەکا و بە تەمای خوای و خوا کەریمە و ئیدی هیچ هۆکارێک ناگرینە بەڵێ هەردوو بە کۆی گشتی ئومەت یعنی قسەی لەسەر ئەم بابەت لە هەردووکیدا خەلەلمان هەیە لە هەردووکیدا کەم و کوڕی هەیە نە پشت بەخوا بەستنەکە لە جێی خۆیدایە دڵمان هێندە بەخوا پەیوەستە و قایمە و نەدەستیشمان بە چاک بە هۆکارەکانەوە گرتووە جاری وا دەست بە هۆکار دەگری بەڵام بە هۆکارێک کە لە ڕووی شەرعیەوە مەرفوضە مەسەلەن حاکمەکانی حوکمڕانەکانی دەوڵەتانی عەرەبی و دەوڵەتانی موسڵمان نشین دەستیان بەچێوە گرتووە دەستیان بە ڕۆژئاوا ڕۆژهەڵاتەوە گرت لە جیاتیەوەی دەست بە خواوە بگرن دەست بە دینی خواوە بگرن دەست بە میلەتەکانی خۆیانەوە بگرن خەڵکەکەی خۆیان ڕازیکەن دەستیان بۆ گرتە دەخوا ئەمریکا نا ئەمریکاەوەیە و ئەمریکا کاتی خۆی بێچێ لە حوکمڕانەکانی کەنداوی نەگوت ئەگە هەفتەیەک لێت گەڕێن دەڕوخی
ئەوە واتە دەست بە هۆکارگرتنەکەشیان غەڵەتە و بە تەکید ئەگەر ئینسان پشت بەخوا ببەستێ چاوی لە ڕەحم و مەرحەمەت و لوتفی کەسانێک نابێت کە بڕوان بە دینەکەی نییە کە دوژمنی با بە کوشتەی نی ڕاستە لە هەردووشیدا خەلەل و کەم و کوڕیمان هەیە جا من لە ژیانی تاکیشدا هەروایە ڕازەکەی زۆر کەسێکا کە تۆ بۆ ئەوە ناکەی وڵای جاگە خوار نووسی بێتی بڵێن شیفان بۆ بێ شیفان بۆ دیکا کە بچوو خۆت چارەسەر کرد بە قوربان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن الله تعالى لم ينزل داء إلا وأنزل له دواء بچوو خۆت چار پێغەمبەر سەڵ خۆی چارەسەر کردووە لەکوێت هێناوە ئەوە ئەگەر لە شوێنێکی بووی دەستت بە هیچ ڕانەگەی بڵێ خوایە تۆ شافی وإذا مرضت فهو يشفين بەڵام کە دەستت پێ ڕادەگات ئەتو هەوڵی خۆت بدە خۆ خوای پەروەردگار ئیرادەی خوا لە میانی هۆکارەکاندا جێبەجێ دەبێت جا چ بۆ نەخۆشی بۆ ساغی بۆ کەسابەت بۆ ڕاوەستان لە بەرامبەر دوژمن و ناحەزان تۆ تەماشا بکە مسڵمانانی غەزە خوا پاداشتیان داتۆ خوا بیان پارێزە خوا سەریان خاو سەربەرزیان کاو مای سەربەرزین بۆ مسڵمانان ئەگەر ئەو هۆکارە سەرەتاییانیان ڕێک نەخزبانایە ها کە وەکو تەیڕە ئەبابیل بەسەر جوولەکەدا دابەزین هەر پشتیان بەخوا بەزبایە هیچی دیکە هیچ هۆکاریان ڕەساو نەکردبە دەیانتوانی بچنە نێو قوڵای دوژمنەوە بە تاکید نەخێر هۆکارەکانیان گرتوونە بەر با هۆکاری سەرەتاییش بێ و دوژمنیان تووشی حەپەسان کرد تووشی سەرسوڕمانیان کرد مەبەستمەوە دەبێ هۆکار بگیرێنە بەر بەڵام بە تاکید هۆکارگرتنە بەر قەرەبووی پشت بەخوا بەستن و دڵ بەخوا قایم بوون ناکاتەوە هەردووش هەر کامیشان کەلێنە خۆی دەگرێت زۆر بەڕێز جەنابی مامۆستای باپیرزانە و بیرمەند لە ئەڵقەی 25 لە بەرنامەی ڕۆشنایی لەگەڵمانداوی سوپاس دەکەین سپاس بۆ ئێوەش کاکە محەممەد گیان سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه